ئێوارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەک کردێمە وەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، لە درێژەی ئەو بەرنامە تایبەتانەی کە لە ماوەی ڕابردوودا بوومانە سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران، ئەمڕۆژ بەرنامەی تایبەتمان دەبێت و بە دیاریکراویش لەسەر ئەو ئاگربەستەی کە دوێنێ بە ئەنجامی خۆی گەی لەلایەن دەستپێشخەری پاکستانەوە. واتە پای بەرنامەکانمان تاوتوی ئەم شەڕە و بەوەی کە کوێگەیشتووە و ئاگربەستەکەی و هەندێ لێکەوتە و ئاکام و بابەتی تری پەیوەند بەم بابەتەوە تاوتوێ دەکەین. وەک هەمیشە ئێوەش دەتوانن بەشدار بن، پرسیار بنووسن، کۆمنت و سەرنجتێبنی خۆتان بنووسن و لە میوانانی بەرنامەکە وەڵامتان بۆ دەگرینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەوە. بەڵێ بینەرانی ئازیز، ئەم بەرنامە تایبەتەمان دەست پێەکەین لەگەڵ خالیدی حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکمەتیست خەتی ڕسمی. خالیدی حاجی محەممەدی، ئێوارە باش و سپاس کە لەگەڵمانیت. سڵاو عەرزەکەم و ڕێز و سڵامەیە بۆ ئێوە و بۆ هەموو بیسەران و بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس. گەشتە ئاگربەست دوای 39 ڕۆژ لە جەنگ و پێکدادانی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران و ئێرانیش بۆ چەند وڵاتێکی ناوچەکە. بەڵام بەر لەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی ئاگربەستەکە و هۆکارەکەی و هەتا دوای ئەوێ بپرسم کە ئەم 39 ڕۆژەی جەنگەی کە ئێران بووە جێگەیەک کە سەدان و هەزاران بۆردومانی هێرشی کرایە سەر، لە ئێراندا ژیان و گوزەران چۆن بوو؟ چ جۆرە مانگ و دەڕۆژێک بەسەر برا لەوێ؟ بەڕاستی فکر ناکەم لە تاریخی 60-70 ساڵە شاید زۆرتریش لە ئێرانە هیچ وەختێ بوێ ئەونا مردم ئێران لە ژێر فشار هەمەجان بە قەراریان گرت بێ. خەڵکی عێراق ئەم تەجروبەیان هەیە، خەڵکی ئێرانیش تەجروبەی حملە بە عێراقیان هەیە و تۆزێ ئاگدار وەزیەتەکە بوون و منتەقەیش متاسفانە لە چەند ساڵ گوزەشتا زۆر کیشۆروای بەسەراتە. بەڵام کولەن حساب ئەمەکە مستەقل لە تەبلیغات و ئەو شتانەی کە دەوڵەتەکانەیە کە ئەم شەڕیان خوڵقان ئیدعایەکەن لەم ماوە سەدها بیمارستان، سەدها دانشگا، هەزاران ماڵ، هەزاران زیاتر واقعاً 10,000 ماڵی خەڵک ڕووخا، نزیک 250 مناڵ کوژریە و زۆرێ لە مەراکز کاری، مەراکز نەفتی، مەراکز گاز، کارخانەکان، مەراکز فولاد ئێران بردمان کردە، تعدادێکم کارگەر نەکوژیە. ئاماری دقیقی کوشتەی مردم چەندێکە بەڕاستی هەرکە ئامارێکە وەلێەوەی کە معلومە هەزاران نەفەر کوژیان و حتمما ئەوەی کە دەوڵەت خۆیان نێژن باڵای 100,000 نەفەر برینداریش بووە. زیاتر لە 3 ملیۆن نەفەر بەپێی ئامارێکە خۆیان باسییانەکەن ئاوارە بوون لەناو ئێرانە. کولەن هیچ شوێنێ ئەمن وجودی نەبووە. زۆرێ لە مەناتقەیەکە بوون باران کردە بەڕاستی شوێنی زیندگی مردمە، مەدرسەیە، کودەکستان مەدرسەیەکی مناڵانیان هەر ئەو ڕۆژی ئەوەڵی شەڕەکە 160 نەفرێ مناڵ کوژریە. بەرحاڵ جیا لەمانە خودی ئەم وەزیەتە و فشار ڕۆحی، فشار ڕەوانی لەسەر خەڵک ئێران یەکجار زۆر بوو. گرانی کەمبوودی جنس شاید بەو سوورەتە واقعاً ئەو جۆرەی کە باسەکەریە نەبوو، بەڵام خۆ زۆرێ لە مەراکزکاری تەعتیل بوو، شرکەت‌های ساختمانی یەکسەر تەحتیل بوو و خەڵکێکە هیچ جێکیان نەبوو. ئیمکان ئەوەی کە هەتا لە ماڵەکەی خۆیان چنە شوێنێکی تر کە پازگایان نزیکیە، مەرکەزێ پلیسی نزیکیە، نەکا بردمان تلیێت و بەریان کەوێ، ئیمکان ئەمەیان نەبوو. دەن خەڵک فەقیر ئەو بەشەی کە لە خەڵکە ئیمکانی بەتایبەت تاران و ئیسفەهان بێ حەد وەسێ بمباران کردە. ئەوانەی کە ئیمکانیان نەبوو وەزیەتێ زۆر ناخۆشیان بوو، یعنی مەجبور بوون کابرا بۆ چۆچم من هیچ جێگەیەکم نییە، ئیمکانێکم نیە غەیر ئەز ماڵەکەم بڕۆمە شوێنێکی تر، هەتا ئیمکانەوەم نییە جێگەیە ترگرم غەیر ئەز ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێژێ زۆرێ لەمانە من لە هۆتێلەکانە نیشتەجێ کردە، بەڵام فشارێکی عەزیم بەسەر خەڵکۆ بوو. ابتدای شەڕەکە بەر لە حەمڵەکە تەبلیغاتی وەسی ئەو دەورەی کە ئاعترازات لە ئێرانە بوو کە
لە 4 ڕۆژە خاتمەی ئاین و دەوڵەت ئەمریکا و ئیسرائیل حمڵاکەن و جمهوری ئیسلامی ئەڕۆخێ بەڕاستی لەناو بڕێ لە خەڵک ئێرانە کە لەسەر ناچاریەوە لەسەر بۆمبەستەوە لەسەر نەفرەت بەرحەقیان لە جمهوری ئیسلامیەوە ئەم خۆشباوەڕیە ئیجاد بوو کە ممکنە بە 4 ڕۆژ نەجاتمان بێ بەدەست جمهوری ئیسلامیە و وەزیەتی خاستر بێ. بەڵام ئەمە زۆر لەژێر ئەم بمبارانە کە کریا و وەزیەتێک کە پێشات کشتی شکا، یعنی نەفرەت لە شەڕ، نەفرەت لە ئیسرائیل و ئەمریکا، خواستی تەواوکردن شەڕەکە، ئەمانە یەکجار بەرجەستە بوو. تۆ حەساو ئەوە کە فکرکەم 3 هەفتە یا 20 ڕۆژ ئەوەڵ شەڕەکە بوو، شەڕەکە نزیک 40 ڕۆژ تولی کێشا، 39 ڕۆژ بەقولتۆ ئیسرائیل ئیدعاە کرد تا ئەو وەختە، یعنی 20 ڕۆژ ئەوەڵ شەڕەکە 15,000 بۆمبی دا لە ئێران و تۆ ئەگە حەساب ئەمەکەین خوب ئەمریکاش بە ئەوی لێدا، یعنی 30,000 بۆمب لە 20 ڕۆژە لە ئێران دریا و ئەمە عواقب و تەسیرات و معلومە زۆر شوێن بەڕاستی لە تەرانم بوو وێران لە هیچ شێ دەرس نەپارێزێرەیە، یعنی ئەو شوێنانەی کە بە فەرز بیمارستانەکان، داروخانەکان، مەدرسەکان، دانشگاکان، شوێنهای علمی کە ڕەفتی بە شەڕۆ نییە بەڕاستی بۆ دیارە زۆر ئاگاهانە لی دەریە و ئەمە ئەواقب خراپێکی بۆ ئێران بوو. بەداخەوە زۆر بەداخەوە بۆ ئەم حاڵەتە کارە ساتە دڵتەزێنەی کە بینیمان. بەڵام ئێستا گەیشتە ئاگربەست، هەردوو لە دوێنێشەوە ئاگربەستیان ڕاگەیاند، ئیتر ڕزگاربوونە لە هەموو ئەم دۆخەی کە ئێستا ئاماژەتان پێدا؟ متوەجی ئاخر سوالەکەت نەبوو. بەڵێ ئیتر ڕزگار بووی لەم شەڕ و ئەمریکا باسکراسی 1000 بۆمب بوو، ئەمە کۆتایی هات ئێستا کە لایەنەکان بە ئاگربەست گەیشتن؟ سەختە، بەڕاستی سەختە ئەمە بێژن شتێک مسلەمە. من شتێک بێژم لە بەخش ئەوەڵ سوالەکەت شاید ئەوە بموتایە، ئەوش ئەوەی کە یەکشت بێ حەد بەرجەستە بوو لە جامای ئێرانە لەم دەورە لەم 40 ڕۆژە. مردم ئێران کۆمەکردن بە یەکترین وەسیعەن وجودی بوو، یعنی وەسیعەن خەڵک کۆمەکیان کرد و بەڕاستی حەڵقەیە ئینسانیان تشکیلدا لە دفاع لە یەکە لە شەڕی 20 ڕۆژە شارەم ئیتفاقەوتکە ئەرزشمەند بوو، قابل ئیحترام بوو، قابل قەدردانی بوو. ئەمە بێژم ئەمەی کە ڕزگار بوون بێ هیچ تەردیدێ نەتەنیا خەڵکی ئێران بەڵکو 100 ملیۆن ئینسان لە سەراسەر دنیا خەهان تەواو بوون ئەم شەڕە و خەهان ئەوە بوون کە ئەمریکا و ئیسرائیل لە شەڕخوازی خۆیان دەسەڵگرن. ئەگە دقەتتان کردبێ هەر هەفتەیە 10 ڕۆژ بەر لەمە لە زۆرێ لە شارەکانە لە ئەمریکا 8 ملیۆن نەفەر بە شەڕی ئاعترازیان کرد لە 50 شار، وازانم 50 شار ئەمریکا. لە ئینگلیسە 1 ملیۆن نەفەر هاتنە خیابان بە ئاعتراز بە شەڕ و خەهانی تەواوبوونیان شەڕە بوون. بەڕاستی بە حەق زۆرێ لە مردم، زۆرێ لە خەڵک ئینسان دۆست، سۆڵح دۆست، ئازادی خواز خەهانەوە بوون ئەم شەڕە فەوری تەواو کردێت، چون ئەم شەڕە عەلەی مردم ئێران بوو، عەلەی مردم منتەقە بوو. بەناو مقابلە لەگەڵ جمهوری ئیسلامیە هاوردیان تەبیعەتەن لەگەڵ جمهوری ئیسلامیە شەڕیانە کرد، بەڵام ئاسەوارەکەی هەموو بەدبەختیەکانی بەسەر خەڵکە هات، کوشتە و قوربانیەکانی لە خەڵک بوو. ولی ئەم ئاگربەرە بەسەر بەم عنوانە تەبیعەتەن هەموو مردم ئێران و منتەقە خۆشحاڵن لەوەی کە بالئەخرە بە سریا و بەتایبەت ئەوەی کە ئەو کەسانەی کە شەڕەکان هەڵگرسان و بۆ ئەهداف خۆیان منتەقەیان کرد بە ئاگر کشانە دواوە. ئاگربەس وەختێ ئیتفاق کەوت کە ئەمریکا و ئیسرائیل لە دنیای واقعا لەو شتانەی کە داوایە نەکردو، ئەو شتانەی کە بۆ خۆیان دانابوو کە قەت پی نەگەیشتن، بەڕاستی فکر ناکەم لە ئیدامەشیا پیەگەیشتن، کشانە دواوە و قبوڵیان کرد دەهمادەیە کە ئێران دایەتی ئەوە کنە مەبنە. وەلێ حقیقەتێک وجودی هەیە، ئەویشەوەی کە بە هیچ کام لەم تەرەفانە ناکرێ احتمالکەی. الان ترامپ وتێتی زۆری لەو 15 مادەیەی کە من وتم کە ئێران ڕەدی کردو، هەر جواوی نەداوە، وتیەوە تەسلیمی ئێرانە، ئێمە حەزر نین پایەوە بین. زۆرێ لەمانە تەوافق لەسەری کرد، هێشتا مزاکرێش نەکریا.
دەنجە هەیئەت حاکمەی ئەمریکا بە تایبەت ئیسرائیل خۆ تەکلیفی لەوان ڕۆشنترە بەڕاستی کە ترامپ لە ڕاسیاتی لە 24 ساعتە هەو قسەی عەجایب و غەرایب بکات دەنجە قابل ئیعتماد نییە قابل ئیتکا نییە یعنی هەتا خەبەرگوزاریەکان خۆیان خەبەرگوزاریهای غەربیە کە هەن لە زۆرێ لە ئەخبارە وەختێ لە زوان ترامپ و ئەوترێ نازانن حەقیقەتەیانە دەرنەتیجە تەبیعەتەن بێرەگەیشتن ینی ئاتەش بەسکردن بەم وەزیەتەوە کە ئەوانەی کە ئامە شەڕەکە بوون پیشانە دواوە تەبیعەتەن زۆریان لەسەر بوو بۆ یەکشانە دواوە وەیلا زۆر شتیاندا نەبوو پی بگەن و پی نەگەیشتن و ئیدامەی شەڕەکەش مەقدور نەبوو خۆ ئیعلامیان کرد حازرین بینە پای ئەمە و بە پاکستانیش تەبیعەتەن لەو بەی نابوو و دەمچە مردم ئێران و دنیا خۆشحاڵن ئومیدوارم بوێ بە پەدیدەیە مەسئلەی شەڕ و کوشتار و جەنایەت لەسەر خەڵک منتەقە نەفەقەت موقەتەن 15 ڕۆژە لە ئیدامەشیا تکرار نەبێتەوە وتت ئەمانە جێی متمانە نین جێی ئێعتیماد نین بەڵام ئەزانم سەختیشە لێکدانەوە بکرێ بۆ ئەوەی کەچی دەبێت بەڵام بە ئەگەری زۆرەوە ئەم دوای 2 هەفتە دواتر ئەم دوو لایەنە بەڕێکەوتن گەیشتووەن یان ئیمکانی ئیدامەی شەڕەکە زیاترە بەڕاستی دووشت جیاوازە یەکێکی ئەمریکایە ئێرانە ئەوێ خوب تەوافق کردێت و وازی لێبێرنەوەن پیان فرۆش بەڕاستی شەڕەکە و ئیسا ئەوش ئەحساسەکە خوب شکست ئەوان خواردیانە و ئەمە دنیا باسیەکە هەموو ڕەسانەکان باسیەکەن تا مقامات ئەمریکایی باسیەکە نێژن ئەمە شکست بوو و ئەم شەڕە ترامپی فرۆشتی وەلێ ئەمە دەنەچێت تاوجێکێکی ڕێتە سەر ئەمریکا واقعاً هەرچی شتە تاقییان کردەوە هەرچی شتە هەتا ئەمەی کە تەلاشکەن بۆ ئەوەی کە ئۆرانیۆمی ڕەقیق شودەی ئێران بووەن و بێژن بە پیرۆزی گەیشتین وەختێ بە بمبەست گەیشتن ئەم تەلاشیان کرد کە دوو هەواپەیمای گەورەیان تیاچ و ئیتفاقی کە ناویان نەجات خەلەبانێ ئەمریکایی بۆ خەلەبان ئەمریکایی نەبوو ئیسا هەموو کەسێ باسیەکە مەسەلەکەم ئەوەیە ئیدام ئەمریکا محاسبات غەڵەتی کرد چووە پای شەڕێکە ئیسرائیل واقعاً خەهان درێژماوەی بوو ئیسرائیل ئەهدافێتری هەیە کە فکرەکەم هەر لەم بەرنامە زووتیش باس کردە ئیسرائیل ئەمریکا ئەوێ چون ئیدامەی شەڕەکە بۆی مەقدور نییە ناو دەوڵەت بووە بە دووشەقەوە جامعی ئەمریکا گشتی عەلەی شەڕە تەرەفداران ترام زۆری کشانەتۆلی بۆ معنای کە ێژن قەرار بوو ئەمریکا ئۆلۆڤیەتە بێ ئیسرائیل بووە بۆ ئۆلۆڤیەت 30 نەفەر لە فەرماندەهانی حاضر نەبوون لەم شەڕە شرکەتکەن یا مخالف ئەم شەڕە بوون کە 12 نەفەر لە ڕوئەسای دەوڵەت ڕوئەسای ئەرتەش و فەرماندای خۆی و وەزیر ڕئیس دادگستەری ئەمریکای خەڵک مەسئولیت کرد دەری کردن لەسەر پۆستەکانیان ڕئیس کول ئەرتەش ئیعلامی کرد کەورایشێت لەسەر حاکمە کەرێکی ئەرتەش ئەمریکا بە نابودی کێشێ خوب ئەمە معلومە ئەم دەوڵەتە ئیدامەی شەڕەکە ناتوانێت بیە بە 1001 دلیل لەبار نەزانیۆ موفقێتێکی پێ نەگەیشت شتێک بەڕاستی بە هیچ کام لەو هەدەفانەی کە ئیعلامی کردبوو نەگەیشت لەبار لەشکر کێشێ بۆ ئەوێ و بۆ منتەقە و کە دەورێ ترامپ دابووی لە کردی وەڵام معلوم بوو بەڕاستی هەموو کەسەی وت ناردنی ئەرتەش و ئەو نیروانەی کە یا لە ئێران حاضر بوون بەجێ نیروی نظامی ئەمریکا و بەجێ سەرباز ئەمریکا و ئیسرائیلیش چەند وارد شەڕەکە بن هەموو کەسەی وت بردن ئەمانەیە بۆ قەتەڵگاوە واقعاً وا بوو ئەبوو ئەچوون قەتەڵگا ولی خۆب ئیسرائیل مانەوەی ئیسرائیل یا ئیدامەی حیات ئیسرائیل بە لە مندەقە بە شەڕۆ بەنا فشار بۆ ئەمریکا ئەو نەهات کە مەجبور بجووە ئیسرائیل ناتۆ ئیعلام ئاتەش بەسکە هەر بۆ یەک ئیسرائیل چیەکە لەم وەزیەتە فعلەن ئەویش مەجبور بووە تەنبا بەوەی کە ئێمە ئاتەش بەسەکەین وەلێ ئێران وتێتی ئاتەش بەس لە کول منتەقایە ئەزوم لە لوبنان ئیسرائیل داتی لە لوبنان سەبحی ئیمڕۆژ ئیسرائیل دایە لە پالایشگایکی نەفتی ئێران و دوایەوە ئێران مناتقی زۆری بومباران کردێتەوە وەیت و یەک دوو شوێنتری ئێران لێدا لە جواوە منزورمەوەیە تەردیداتی زۆری لەسرە شتێ مسلەمە ئیدامەی هەزینە بەردارە بۆ ئەمریکا لە هەموو زاویەیەکەوە و پیرۆزیەکیش لە بەرحاڵ چەشمەندازان نییە ینی ئەوەی کە بەڕاستی فکرکەن پیان وابێ چون هەر کارە پیان کریا مەگە بووم ئەتم بن لە ئێران ئەوی تر پەدیدەیەترە دەرنەتیجە بەعید نییە بە
بالاخره هەر کامێکیان لابوود ئیمتیازاتێک ئەم لاولاکردن لە شەرایەتێکە بومبەستە شەڕەکە بومبەستەوە ئەمریکا و ئیسرائیل لە بومبەستان بەڕاستی زۆرتر لە هەموو کەسێ جیا لە فشار هەیە کە بۆ جمهوری ئیسلامی خۆ زۆراتە کەمی لێ نەکوژریە وەلێ ئەوان شکست ئەوانە بەڕاستی و ئیدامەشی سەختە بۆ ئەمریکا وەلەی تر تۆزێ مەسەلەکە پیچی دەکرێتەوە چون ئیسرائیلیش کە شەڕخوازە ئیدامەی شەڕەکە ئەحساسەکە ئایندەی ئیسرائیل و دەوڵەتەکەی و هەموو شتێک لە گرەوە وایە فعلەن ئیدامەی بە ئەوەش پەدیدەیەکە کە چنێ تەسیردانێ لەسەر ئەمریکا هەردیدمەیە بێنەوە پای شەڕێ گەورە کۆمەڵێکی زۆر لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ومێدی بەست بوویەوە ئەوەی کە ئەم جارە ئاڵوگۆڕێک لە ئێراندا ڕوئەدات و ئەم لایەنە ئۆپۆزیسیۆنانە نزیک دەبنەوە لە دەسەڵاتی سیاسی بەڵام لانی کەم ئەمە تاوەکو مانگێک زیاتر لە جەنگ ئەمە ڕووی نەدا و ئێستاش بە ئاگربەست گەیشتووە ئەکرێ بڵێن ئەم تێڕوانینە ئەم چاوەڕوانیە بە کوێ ئەگات هێشتا بەمای خۆی باقیە یاخود بە ئاکامێک گەیشتووە فکرەکەمەوە ئەو ئارەزوانەی کەم ئۆپۆزیسیۆنە بووی واقعی نەبوو وەلێ مەسەلە فقط ئارەزوو نەبوو لەناو ئۆپۆزیۆن ئێرانە بەشێک ئومیدیان بوو هەتا بڕێکەس ئەیانوت مخالف شەڕەکەین ئومیدیان بوو لە ئینتهای ئەم شەڕە فەزایە کریێتەوە بۆوان مهڵەتێ فەراهەم بێ جمهوری ئیسلامی تەزعیف بێت و بڕۆخێ معلوم بوو ئەمە بەڕاستی بۆمباران جامای 90 میلیۆن نەفەری ئێران نە ئینقلابێ نە تەحەوڵێ مثبەت لە جەریانە نیە ئێمە زۆر بە ڕۆشنی باسمان کرد و بەڵام فەراترە لەوە ئۆپۆزیسیۆنی ئێران بەشێ زۆریان بوونە بەشێ لە شەڕەکە بەشێ زۆر لە ئۆپۆزیسیۆن ئێران ئەزجم لە ناسیۆنالیستای کورد ڕەزا پەهلەوی مجاهد بەرحاڵ بڕێ لە جەریانات چەپ کولان ئەمانە بوون کە خەهان شەڕ بوون خواهان ئیدامەی شەڕ بوون خواهان بومباران ئێران بوون بەناو ئەوەی کە جمهوری ئیسلامی لە بینەچێت و سەرنگو نەکردیە و ئەم تەبلیغاتە وەسیعەیان کرد شەڕ تەڵەب بوون ئەمان بەڕاستی لە سیاست دنیای ئیمڕۆوە چوونە لە پەنای نەتانیاهۆ و ترامپە وەک هەوادار ئەوان نیروەکانیشیان لە اختیار ئەوانە بوو بۆ ئەنازەی کە ئیمکان بوو ئیستفادەی لێکردن ئەگەر لە ئێوە لە نزیک و ئاگادارن بڕێ شەشجەریان کوردستانی ئەحزاب کوردیش جزییانە بوون کە لەگەڵ ڕەزا پەهلەوی باقیەکەی ئەمان خۆیان حازر کرد بوو کە پیادە نظام بنێرنە کوردستان و دوای بمباران وەسیع کوردستان ئەمانیش بەجێ ئەرتەش ئەمریکا و ئیسرائیل شەڕکەن کە و پرۆسەش ئەوە شکستی خوارد منزورمەوە بوو لە ئاوات بەولاوەتر بوو لە ئارەزوو ئەوەی کە دفاع لە حملە بە ئێران بەولاوەتر بوو بەشێ لە ئۆپۆزیسیۆن بەشێ لە شەڕەکە بوو دەرنەچێت جەنایەتێک کە کریا ئەلەی مردم ئێران و منتەقە تیا شەریک بوون و بەڕاستی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن جزئیەوانە بوون کە دۆڕان فکر ئەمانە لەبەر سیاسی و لە جامعەی ئێرانە مورد نفرەت قەراریان گرت و هیچ وەخت ئەو کارە قیزەونە و غەیرە شەرافەتمەندانە و زد ئینسانیە کە ئەم ئۆپۆزیسیۆنە کردی لە خاتر ناچێتەوە لەم جەنایەتە ئەوان شەریک بوون لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا وەک نیروی ئەوان دەنچە ئەمانە دۆڕان ئەمانە مەوقعیت جارانیان تەوەهمات پیانشکە و بەڕاستی خۆشیان ئیسە فکرەکەم دووچار دەپرشن شەدیدێ سیاسیە بن بە ئومیدیان نەگەیشتن بە ئارزویان نەگەیشتن و بە تایبەتەن پرۆسەی سۆڵح بە هەر جۆرێک گەریە شەڕ نەکریە شەڕ لەسەر منتەقە و خەڵک منتەقە و دنیا بەڕاستی کە لەم شەڕە ناڕازیە لابریە ئەمان ئایندێ خاسیان تەبیعەتەن نەخۆیان تەسەوریەکان و جارێتر شکست و بومبەست و ئەوانە لەگەڵی ڕوبەڕوون چی لەگەڵم معزەلاکە نازانم بەڵام یەکشت مسلەمە مردم ئێرانەوە ئەکسەریەتێ لە ئەقل لە مردم ئێرانەوە کە لەم دەورە لە ژێر بمباران و ئەم وەزیەتیان کێش ئەمانە وەک کە زد ئینسانن شەڕا تەرەفدار لامەی شەڕەکە و بمباران و کوشتاربوون چاویان لێکردیە هەرەوەشیان کردە حەقیانەیە هەروایش چاویان لێکردی هەرەوەشە دوای یان پرسیاری من لە ئێوە و ئەگەر پەیامێکتان بێ بۆ ئازادی خوازانی جیهان کە لێرە بەدواوە چی باستان لەوە کرد کە ئێران چ دۆخێکی بەسەر برد لەم چ ڕۆژەی ڕابردوودا کە ڕەنگە دەیان ساڵ بێ شتیوا ڕووی نەدابێ
و باسیشتان کرد کە ئەمانە جێی متمانە نین، ئەمانێم ئاگربەستیان ئەنجام داوە. لە هەموو ئەگەرێکدا ئازادی خوازان دەتوانن چی بکەن؟ وازانم ڕاستەرەکە هەر کەس نیشای ئەم وەزیەتەکە ئەمەی کە ئەمریکا و ئیسرائیل هاتنە پای ئاتەش بەس ئێژێ ئێران موافق بوو. ئەمە واقعیەتێکە مستەقل لەوەی کە من چەندێک ئێران ئێمە لەگەڵ ئێرانە لە شەڕین، یعنی منزورم وایە مردم ئێران 50 ساڵە لەگەڵ ئێرانە شەڕین، ئێمەش وەک ئەحزاب کۆمونیستی و ئەوانە خوب هەمیشە لەگەڵ یان لە شەڕا بووین. بەڵام لەسەرم پەدیدە دنیاییە قولدوڕی و بەرحاڵ میلیتاریزمێکە غەرب نمایەندەگیەکە خودی ئەم شکەسە بە بڕوای من زۆر کەس چون ئەوان عامەڵە وەزیەتە بوون و ئێمەش لەگەڵ ئەم بەشەریەتە ئازادی خوازەی کە لە دنیا بوون هەوڵماندا بۆ ئەوەی کە ئەم شەڕە بوەسێ. من فکر ناکەم ئەمە بێت تاسیر بێ. من فکرەکەمەوە ملیۆنها نەفەر لە ئەمریکا ئاعترازیانە کرد، ملیۆنها نەفەر لە کشورهای مختلفە ئاعترازیانە کرد بەم شەڕە و خواهان ئەوە بوون ئەمریکا و ئیسرائیل لە شەڕتەڵەبی دەست هەڵگرن و مەحکومیانە کرد شەڕەکە و زندگی مردم ئێران، حق، ئارامش، ئەمنیەت، سۆڵح مردم منتەقە، مردم فەلەستین، مردم لوبنان و شوێنانەی کە لە شەڕەکەەوە غەڵتان. فکرەکەمەوە نەقشی بوو، ئەمانە نەقش جدیەکی بوو، معلوم بوو دنیا فقط جێی بەرحاڵ حکوومەتهای جەنایەتکار لە ئەمریکا و ئیسرائیل و گرفتە تا هاو پەیمانەکانیان لە غەربە، متحدینیان لە غەربە و ئێران و عوامڵی لە منتەقە. فقط جێگەی ئەمانە نییە، ئینسان بەشەریەت لە دنیا، ئینسان دۆستی لە دنیا قەویە و لەم دەورە لە شەڕ لە کوشتار مردم فەلەستینیا و لە ئیدامەیە لەم ماجراکە دوو دەوڵەت شەڕتەڵەب و جەنایەتکار دنیا ئیسرائیل و ئەمریکا خوڵقانیان ئەم مردمە نەخش جدیەکیان بوو، لە ئێرانیشان نەخش جدیەکیان بوو، لە حمایەت لە هەم لە یەکترین، لە کۆمەک لە یەکترین. دیارە بەهۆی ئینتەرنێت بەهۆی وەزیەت شەڕی لە ئیمکان زۆریان نەبوو مردم ئێران ئیبراز وجودکەن، ئاعترازکەن. هەرچەند فکرەکەمەوە تەسویرە لە ئێران نیشان دەریە ناڕەزاتی مردم نیشانە لەم شەڕە دەنووسێت دەستخۆشانە لە هەموویانەکەم. هەر کەس تەلاشی کرد بۆەوە ئەم شەڕە بوەسێ بێ قەید و شەرط، بێ ئەمما و ئەگەر، چون ئەم شەڕە گەورەترین لەتمەیدا لە مردم ئێران لە شەڕی لەگەڵ جمهوری ئیسلامی، مردم ئێران، مردم ئازادی خواست، طبقەی کارگەر، ژنان، نەسڵ جوانی زەعیف کرد لە مقابل جمهوری ئیسلامیە. بۆیە ئەم شەڕە مستەقل لە کوشتارەکەی ماڵ و ئێرانیەکەی لەبار سیاسیشەوە لە شەڕ و کێشەی مردم و جمهوری ئیسلامیە بەڕاستی جمهوری ئیسلامی لە مقابل مردم ئێرانە قەوی کرد و هەر کەس تەلاشی کرد بۆ ماوکردن. ئەمە فکرەکەمەوە نەقشی بوو لە هەر میزانێم نەخشە بێتوانە وەرێ ئەرزشمەند. ئەگەر قسێک ما بێت و لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بتانێت لە چەند خوڵێکێکدا ئاماژەی پێ بدەن، فەرمون بە کورتی. من فکرەکەم ئایندەیەم وەزیەتە معلوم نییە بەکوێگا، بەڕاستی معلوم نییە بەکوێگا، وەلێ یەک شت مسلمە بەڕاستی ئەم ئیتفاقی کە کەوت کول خاوەرمیانە بە دەرەجەیەک ئەگۆڕێ وەزیەت ئەمریکا لە خاوەرمیانە، یعنی ئەم زۆرگۆیە و میلیتاریزمە فکر ناکەم ڕاستیەکەی بەر لە حملە بە ئێران ئەمریکا لە سەد دنیا شکا بوو، وەلێ بەرەو شکان نەچوو، بەرەو تەزعیفە چوو. ئەم ماجرا ئەم ڕیسەکە کردیان و مردم منتەقەشیان توش کرد. وازانم موقعیتێ تازە، شرایەتێ تازە لە خاوەرمیانە بەوجود دێرێ. ئەویش موقعیت خراپ ئیسرائیلە، موقعیت خراو ئەمریکایە و ئەمە فکرەکەم ئیتفاقێکە لە منتەقاکەوێ، وەلێ فکرەکەمەوە کشمەکش لە منتەقاتەوە نابێت. لەم پرۆسەی عەقەب نشینی یا ڕوو بە زەعیف چوون قودرەت ئەمریکا وەک قولدوڕێکە شەڕی چەند وەری وێران کردە لە منتەقا، ئەفغانستان، لیبی، سووریا، فڵان ئەمانە. ئێمە کەماکان لەگەڵ مخاتراتێ جدی لە منتەقا تەرەفین. فکرەکەمەوە خەڵکێکە عەلەی شەڕ بوون و لەم دەوران نەقشیان نوان. فکرەکەمەوە بێ هەمەجانبەتر تا ئاخر لە کنار مردم ئێران و منتەقا بوێسن و لە کنار مردم فەلەستینا بوێسن و ئیجازە نەدرێ
ئیسرائیل جەنایەتکار بەناو ئەوەی کە لەگەڵ ئێرانە سڵحمەیە دەست بە لەشکرکەشی و داگیرکردن خاک لە لوبناان و سووریە و فەلەستین و کوشتار و جەنایەت لەو منتەقا بە فکرەکەمەوە هێشتام پرۆسە زۆر ناڕۆشنە و تەلاش ئێمە تەلاش ئەمەلایەنەی هەموو کەسێکە مخالف شەڕە و حەق ئینسان بۆ زیندەجیە ئینسانی بۆی قائلە و دەست درێژی و میلیتاریزم و لەشکرکەشی و کوشتار و جەنایەت و ترۆر محکومەکە فکرەکەمە بێ هۆشیار بین ئێمە ڕێگەیە گەورە و توولانیمان لە مقابڵایە لە مقابڵەم دەوڵەتانێکی سەرکارن. خالدی حاجی محەممەدی لە ڕابەری حزبی حکومەتی سخەتی ڕسمی زۆر سپاس بە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆرتان تەشەکر لە یەکەم. عزیزان لەسەر ئەم بابەتە بەردەوام دەدەین وچانێکی بچووک دەدەین و پاشان دێنەوەلاتان لەگەڵ خەسرە و سایە لەگەڵ ما بمێنەوە. بەڵێ ئازیان هەر لە سەرم تەوەرە بەردەوامین و ئێستاش خەسرە و سایە ئەندامی مەکتەبی سیاسی حزبی کۆمستی کرێکاری کوردستانمان لە دڵدایە بۆ قسە و باس و تاوتوی زیاتر لەسەر ئەم بابەت. خەسرە و سایە ئێوارەت باش و سوپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئەوە باش ماندوو نەبن، هیوادارم بەرنامەیەکی باشمانە بێ. فەرموو. زۆر سپاس. سەرنجام پاش زیاتر لە مانگێک لە بردومان و هێرشی لە ناکاوی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و جەنگ و بەرپەرچدانەوەی ئێران و هێرشی بۆ سەر چەند ناوچەیەک و وڵاتانێکی کەندا و ئیسرائیل و ئەو کۆمەڵە هەڕەشانەی کە ئەکرا ئەوانەی ترامپ لە نێویاندا ئەوەی کە بردومانی ئێران هەتاوەکو گەڕانەوە بۆ چەرخی بەردین و لەناوبردنی تەواوی شارستانیەت و هەموو ئەمانە پاش ئەو وادەیە کە دیاری کرابوو بەڵام سەرنجام ئاگربەست ڕاگەیاندرا بۆ ماوەی 2 هەفتە بە دەستپێشخەری پاکستان. چی وای کرد کە ئەم هەموو هەڕەشەیە سەرنجام بە ئاگربەست بگات؟ سپاسانەکەم. بە بڕای من ئەم ئاگربەستە لە بنەڕەتا بەرئەنجامی بنبەستی شەڕێکە کە ئەمریکا و ئیسرائیل بەسەر کۆمەلگای ئێرانە دایان سەپان. یعنی ئەمەیە بڵێم کە ئەمریکا و ئیسرائیل بە سوودوەرگرتن و بە ڕاکێشانی تازەترین چەکی تەکنەلۆژیای چەکی سەربازی بۆ سەر ئێران بە تاقیکردنەوەی موشک و درۆن و ئەنواعی فڕۆکە و بۆمب هاوێشتن بۆ سەر خاچی ئێران حسابی ئەویان کردبوو کە لە ڕێگای ئەم پەلامارەوە لە ئەوڵین ڕۆژەکانە سەرانی جمهوری ئیسلامی لە ناو ئەبا و دوای ئەوە قەڵشتێک لە ڕیزەکانی ڕژێما دروزە بێ و یا خەڵک ڕاپەڕێ یا ئێران تەسلیمە بێ. بەڵام ئەم حسابە بنبەست گەیشت. مەبەست وێ لە درێژەی ئەم چل ڕۆژەیە بەشێکی زۆر لە ناڕەزایەتیەکانی جیهانی بەڵکو تەنانەت ئێعترازاتی چەند ملیۆنی ناو شارەکانی ئەمریکا قەڵش لە نێو ڕیزەکانی خودی کابینەی ترامپ لە تومبوونەوەی سراعات لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان سەرفیاتێکی زۆر و خەرجێکی زۆر بۆ ئەم جەنگە ئەمە وەفراوان بوونەوەی جەنگەکە لە سەرێکی تریشەوە لەسەر ئێران لەوەی کە بەردومانی وڵاتانی ناوچەکە و داخستنی گەروی هورمز هەموو ئەمانە وای کرد کە ئەمریکا بە هیچ ئامانجێکی نەگا بۆ ئامانجی کە بتوانێت لە کورتماوەیە ئێران تەسلیم کە ئەمە ئەم فشارانەیە کە ویستی ئەمریکای هەتا لە پێش ئێرانەوە خوازیاریەوە بوو هەچۆنە بێ ئاگربەستێ بکە بۆ ئەوەی کە ئەو فشارانەی لەسەر خۆی خاو کاتەوە و هەوڵ بە نەزم و نەسەقێکی تر لە ئیدامەی جەنگەکە بەدەستەوە بگرێت. بێگومان کۆماری ئیسلامی ئێرانیش پێویستی بە هودنەیەک هەر هەبووە هەرچەندە پێداگری لەسەرۆری کە ئەوان ئامادەی هودنە نین و هەر ئەیانەوێ کە ئەو شەڕە بە یەکجاری لە بنەوە چارەسەر بێ. ئەمێ بڵم کە
بەڵام ئەو لەژێر فشارە بوو خۆ حەزیەکرد ئێسش حەزەکە شەڕ کۆتایی پێ بووی لانی کەم مەسەلەی چارەنووسی حکوومەت یا مەسلەی ڕوخان و مانەوەی لە کۆڵ خۆی کاتەوە و لەسەر کاری خۆی بمێنێ ئەمێ بڵم ئەم ئاگربەستە نەڕێکەوتنە نە ئاشتێکی پایەدارە نە سۆڵحێکە هیچ شتێک نییە حتا ئەو خاڵانەی کە ئێران پێشکەشی کردووە بە ئەمریکا پێشکەشی کردووە بە ئێران و لە میدیاکانەوە ئەکسێرە بەڕای من هیچی ئەمانە تەنها بۆ بەشێکە لە تەواوکاری تەبلیغاتی جەنگی کە ئاگربەستەکەی هێناوەتەکایەوە ئەو ئاگربەستە بەڕای من ئەگەر چی لەژێر تادید و هەڕەشەکانی ترامپ لەوەی کە ئێران بۆ عەسری حەجەریە گەڕێنێتەوە هەموو حەزارەتەکەی لەناوە لەژێر ئەو تەدیدەیە ئەمە سەپاوە بەڵام لە بنەڕەتەوە بەرئەنجامی بنبەستی ئەو سیاست و کارنامە جەنگ تەڵەبی ئەمریکا و ئیسرائیلە کە دەستکەوتێکی نەبووە بە فشارێکی زۆری کۆمەڵایەتی ریزەکانی خۆی بە مەسروفاتێکی زۆری جەنگی تاوە بووە و ئەم قسانی کەم بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان لە میدیای ئەمریکایی و لە نێو خۆی ڕاگەیاندراوەکاندا هەیە و لە قسەکانی ترامپ خۆشاتوانین بیدۆزیتەوە مە بەس وێ بڵم ئەمە ئەو شتێکە ئەمە ئەو هۆکارەیەکە ئەم ئاگربەستەی فەرز کرد و هێنایەتەکایەوە کە دیارە جمهوری ئیسلامیش پێویستێتی بۆی هەناسەیە بە بۆی ئەو ریزانەی ڕیزی سەرانی خۆی یەک خاتەوە بەتایەتی کە ریزی ئەوەلی ڕابەرانی جمهوری ئیسلامی تیرۆر کران کوژران لە ناوبران سەر و سیمایەک باتەوە نەزمێکی تر لەم فرسەتە بێن وەکو چۆن لە هەموو هودنەیەکا دوو لە شەڕەکان لە قۆناغێکا کە شەڕەکان ناگاتە نەتائیجێک کە دڵخوازی هەرلایەن بێ تەوازنێ دروست دەبێن ناچارن کە بۆ ئیعادەی نەزم و سیاست و موقعی خۆیان بۆەوەی کە خۆیان ئامادەکەنەوە جایتریا ڕێکەون یا ئەکەونەوە جەولێکی تازە لە شەڕ دەست پێکاتەوە بەڵێ باست لەوە کراگەر جەنگێک ئاکامەکەی خواستی هیچ لایکان نەبێ بەڵام لێرەدا هەردوو لە ئاهەنگە گێڕنبەوەی کە سەرکەوتون یعنی ئەوەی کە بەم ئاگربەستە گەیشتوون ئەنجامی گەیشتن بەم ئاگربەستە بە سەرکەوتنی خۆیان و شکستی لایانی بەرامبەر لە قەڵەمەدەن لە ڕوانگەی تۆ ئەتوانین تەماشای بکەین کە کامیان لە واقعیە لە سەرکەوتنەوە نزیکە بە بڕای من ئەوەی کە هەردوو لایەن تەبیعەتەن دوو دەوڵەت چەند لایەن بەتاوەتی ئێران و لەسەرێکەوە لەسەری تیرشە و ئیسرائیل و ئەمریکا هەردوو لایەن ئەبێ بڵێن سەرکەوتون خۆ هیچیان ناڵن چکە ئەمە ڕنگدانەوەی بێت لەسەر موقعەتی ئەم دەسەڵاتانە لە ناوخۆی وڵاتەکان خۆیانە قابلە خۆ ناتانیاهۆ ناچێ بڵێ وڵا فەشە لەم هێناوە و ئێران سەرکەوتووە هەتا ترم خۆوان ناڵێ هەموو ئێران جوان ناڵێ بەڵام بە بڕای من ئەوەی کە میدیاکان ئێترا هەتا لە نێو کەسانی نێو کۆنگرێسی ئەمریکیاڵن کە ترامپ لەم ئەم شەڕی بە سەراسە پایین شکستمان خواردووە و بەڵام خودیمانەوەی ئێران لە موقعێکا کە نەڕووخا کە ماوە مقاومەت دەکا و ئەمریکان ناچار بۆ بۆی کە بڕوە ئاگربەسی لەگە و نیشانەی سەرکەوتنێکە بۆ ئەو من پێم وایە بە پێچەوانەی ئەوەی کە بڵین چێ لەم لایەنەیە سەرکەوتووە من قسەکەم ئەوەیە کە بڵم بەڕاستی هەردوو لایەن سەرکەوتون لە بەرامبەر مەسیری ژیان و گوزەران و ئەمنیەت و کۆمەلگای شارستانێتی جیهانی و ناوچەکە و بەتایبەتی کۆمەلگای ئێرانە هەردووکیان سەرکەوت هەر سێلایەن هەر سێ دەوڵەتەکە سەرکەوتوو بووە لە کاولکاری لە کوشتار لە بۆمبارانکردنی ژێرخانی ناوچەکە لە کوردستانی عێراقەوە تا وڵاتانی کەندا و تا حتا تورکیا تا لەو سەرەوە تا لوبنان یەمەن ئەمانە بەڕاستی زەرەریان کۆمەلگای بەشەری لەوەی کە بە پرتاو سەعری بەنزین و سوتەمەنی گرانبوونی خۆراک نائارامی لە دنیاە گەرمبوونی بازاری چەک و جاسووسی ئەمانە خەڵک تیا زەرەری کردووە بە بڕای من ئەوەی کە ئەم شەڕە ئەوەی کە هەردوو لایەن بەتایبەتی ئەمریکا و ئیسرائیل ئەم شەڕیان سەپان بەسەر کۆمەلگای ئێرانە کە لێکەوتەکانی بۆعدێکی منتیقەی و جیهانی هەیە بە بڕای من ئەوە خەڵکی ئازادی خوازە کە زەرەریان کردووە و بەتایبەتی خەڵکی ئێران
لە هاتنە مەیدانیان بۆ خەباتی شۆڕجێرانە بۆ ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی کە ساڵانێکە جوڵانەوەی ڕوخانی ڕژێم بزوتنەوەی ژینا ئەمینی هێنایەکایەوە کە چەندین شاری ئێرانی گرووە قەڵای کۆنەپەرستی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەرزان مەبەستم وێ بڵێم ئەمەی بردۆتە دواوە ئەمە بۆ معنای ئەوە خەڵکی کرێکار و زەحمەتچێ ژنان و ئازادی خوازی کۆمەلگای ئێرانە تیا زەرەری کردووە ئەجینا جمهوری ئیسلامی سبەی نەچێتەوە سەرکاری خۆی هەر ئەو کارنامە ڕەش و کۆنەپەرستی هەیە کە هەرەیکا ئەجاگەر بەبێ خامەنایی بێ یا بە خامەناییەوە بێ بە کوڕەکەیەوە بێ یا بە دەست و دایرەی تازەوە بێ یا بە هەر کەسێکەوە بێ بۆ ئیسرائیل و ئەمریکاش وایە بە بڕای من هەردوو لایەن لە کوشتار و کاولکاریە بەرامبەر بە خەڵک ئەگەر ئەو کێشەکەوا ببینین ئەوە خەڵکە زەرەری کردووە ئەوە ئەم بازاڕی قاچاقچیتی و کوشتاری و ملهوڕی ئەمریکا و ناتانیاهۆ و کۆماری ئیسلامیە تیا خازانجەکە هەر یەکەی بە شێوەی خۆی بەڵێ بڕیارە لە دوو سبەینەوە لە ڕۆژێم جومعەیەوە دانوستانی ڕاستەوخۆم جارە بکرێت لە نێوان ئەمریکا و ئێران لە پاکستان و پرسیارەکە ئەوە ئەکرێم دوولانە ئیتر بە ڕێکەوتن بگەن واگەر بتوان بە ڕێکەوتن بکەن ئەتوان لەسەر چی شتێک ڕێکەون ئەم مەسەلانێکی ئێستا باس دەکرێت لە ئەتۆمی و لە موشکی باڵستی و هەتاوەکو دوای ئەمانە بنەمای ئەسڵی ڕێکەوتنەکانیان وە چەندێکیش جێی متمانەیە چونکە یعنیمە دووەم جارە لە یەک ساڵی ڕابردووە لە کاتی دانوستاندا لە ناکاو ئەمریکا و ئیسرائیل هێرش دەکەنە سەرگێنە بە بڕای من تا ئەو کاتەی کە ئەمریکا زەرورەتی ئامانجێکی استراتیژی بۆ سازدانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەی کە پێشووتر لە ژێرناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە کە بتوانێت سیستەمی ئەمنی و اقتصادی لە بەرامبەر بلۆکە ئیمپریالیستەکانی ترا یەکتەرەفە جێگیرکە و پێگەیەکی مرکزی با بە ئیسرائیلتایە و هەوڵ بدا بە دەوری ئەوە وڵاتانی عەربی و عێراق تورکیا و تەوازنە لە بینی وجودی ئێران و قوتبێکی ناوچەی تورکیا دروستکە حتا بەم ئامانجە نەگا بە بڕای من هەر جۆرە پێویستی جەنگڕاکێشان و میلیتاریستی بۆ ناوچەکە ئەبێ ئەمە لەسەری ئەمریکاوە ئیسرائیل لە پێش هەموو کەسێکەوە لە هەوڵی ڕۆژەوە لە پێش ئەمریکاوە خوازیاری ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران بووەوە جۆرێک فشارشی لەسەر ترامپ بووە کە ئەم سیاسەتە بەرێتە پێشەوە ئەگەرچی ترامپ خوازیاری عەلەنی ئەوە نەبووە کە کۆماری ئیسلامی ڕوخێنێ بەڵام ئەمە بڵاوکردنەوەی وەهم و خۆشخەیاڵیەکەوە بووە ئەوە زانێ ئەوەڵ جار کەوتە لێدانی لایەنگرانی پرۆکسیەکانی لە سووریا لە عێراق لە لوبنان لە یەمەن زانی ئەمە کە ناتوانێت ئەم ئیستراتیژیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بەدەست بێنێ ناچار بوو ڕێگای ویستی ڕوخانی جمهوری ئیسلامی یا ئەو شتێک کە ناوی نابوو ڕژێم چێنج کە ئێستاش هەڵێ ڕژێم گۆڕاوە ئەمەی کردە ئامانجی خۆی پێیوا بوو ئەمە حەزفکە ئەتوانێت پەڕووباڵەکانیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆتا پێبێنێت بەڵام ئێستا هەم کۆماری ئیسلامی ئێران لە شوێنی خۆی باوە و هەم حیزبوڵڵاوە بەشێکی ئەڵقەی تەواوکەری شەڕی ئەمریکا لە دژی ئێران بووە ئەژ لە گۆشەیەکەوە جەبهەیەکی لەگەڵ ئیسرائیلە کرۆ تا میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق عینەشت ڕۆڵیان جێڕا حوسیەکان لە زۆر شوێنی وڵاتانێکە لە ئەنگلیە بۆ ئەمان لە شوێنی خۆی ماوە هاوکێشەکە لە شوێنی خۆی ماوە ئێران ڕاستە زەعیف بۆ بە دەرەجاتێ بەڵام لە باری سیاسی و بەڕاستیەوەی کە خۆی ڕاگرت جەبهەی مەقاومەت ڕوحێتێکایەتەوە بەبەریا مەبەست وایە ئەم ئاگربەستە دوای ئەوەی کە نیشانەیە لە شکست و بنبەستی سیاسەتی ئەمریکا لە ڕوخانی جمهوری ئیسلامیە من پێم وایە تەواوی هاوکێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگۆڕێ موقعی ئێرانە گۆڕێ موقعی حتا خودی ئەمریکا و ئیسرائیلە گۆڕێ موقعی هێزە پرۆکسیەکانە گۆڕێ ئاڵوگۆڕ لە دەسەڵات لە عێراق لە سووریا حتا پێگەی تورکیا هەموو ئەمانە بە بڕای من ئەکەوێتە بەر ئاڵوگۆڕێکەوە کەوایە مەسەلەکە هەر ئەوە نییە کە ئەمریکای دعایەکە گوایە قەزیەکە نەوەویە و ئەچێ یۆرۆمەکانی ئەمەی
پێتێنراوە ئەی با بۆ خۆی تاوا بێت نا بە بڕای من ئەوزعەکە ئەوانە زۆر لاوەچین ئەوانە لە چاو ئامانج و کێشمە کێشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوەوە ترەکە قەزەی نەوەی بێ کە هەیە چونکە بەڕاستی مەسەلەکە رووسیا و سینیش هەن دەوڵەتانی تریش هەن کە ئەیانوێت لە تەقسیمکردنەوەی بازاری گیانی وەسەپاندنی دنیای چەند قوتبی بەسەر ئەمریکایە هێز نماییکەن دەخاڵەتکەن هەروە ساحەکە چۆڵ نابێ بۆ ترەمپ و بۆ ئیسرائیل کە یەکانە و کاری خۆیان بکەن و لایەکی تریشێ بە بڕای من حتا احتیمالی ئەوە هەیە کە حاڵەتی نەشەڕ نەئاشتی درێژە بکێشێ بۆ ساڵانێک نەک چەند مانگێ چکە ئێمە بینیومانە شەڕ بووە لە بینی وڵاتانە کە نەیانتوانێت لەسەری شتێ ڕێ بکەون چونکە ئەم ئاگربەستە دوو هەفتە دانرێ مناقەشە بکەن ڕەنگەوەی لێ بکەوێتەوە ئێران بە جوعای امتیازات با بە ئەمریکا بە جوعای امتیازات با بە ئێران و شتەکە تۆزێ ئەهوەنترکەنەوە بەڵام بە بڕای من حاڵەتی نەشەڕ نەئاشتی مەسەلەیەکە کە یعنی چۆنەڵێ دووکەڵێکە لەم ئاگربەستەوە سەر هەڵەیەنێ و ئیمکانی ئەوەی هەیە لە گۆڕینی هەر تەوازنێکە حاڵەتی نەشەڕ نەئاشتی یا بگۆڕێ بە شەڕێکی تر جەولێکی تازەتر لە شەڕ یا گۆڕانکاریەک لە ناو ئێران یا لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە بە بڕای من بەگشتی وەزعەکەن ناڕۆشنەکانی لەمەدایە وە سیناریۆکان فرە چەشنن بەس ئەوەی کە معلومە ئەوەیە کە نە جمهوری ئیسلامی وەکو خۆیمێنێ نە ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وە خۆیمێنێ نە ئیسرائیل نە هیچ دەسەڵات و هێزێکە لە یان چۆنڵێ پەیوەندی بەم شەڕی ئەم چ ڕۆژەوە هەبووە لە شوێنی خۆی نامێنێتەوە جارێکی تر ئەم هێزانە ئیمکانی ئەوەیە بکەونەوە دەستبردن بۆ جەولێکی تری شەڕ یا چۆنەڵێ ڕاگررتنی دۆخەکە لە ژێر ناوی ئیمتیازدان و ئیمتیاز وەرگرتن بەڵێ ئەم قسەی آخر سەرنجڕاکێش بوو لەسەرەوە ئیدامەی پرسیارەکانم دەمکەوتە جمهوری ئیسلامی وەک خۆی نامێنێتەوە چارەنووسی چی لێیت یعنی هەر لە ڕۆژەکانی یەکەمی ئەم هێرشانەدا زۆرێک ومێدیان لەسەرەوە چنی بوو کە ئەڕوخێت کۆمەری ئیسلامی ئەڕوخێت و دواتریش پاش ئەو مقامەوە یان لە کاتێم ئاگربەستەیە ئەزەوە دەکرێت کە دەگەڕێتەوە لە بەرەوەی کە ئەمریکا پاشەکشەی کردو دەگەڕێتە دۆخی جاران و دەبێت وزن هێزێکی وەکەوەی کە جاران هەبوو لە چەند وڵاتە لایەنگری بەهێزی هەبوو چی لێت چارەنووسی جمهوری ئیسلامی یەکێکە لەم دوانە یان شتێک لەو بینەدا بە بڕای من ئەگەر شەڕی ئەمریکا و ئیسرائیل جناحەکانی کۆماری ئیسلامی ئێرانی متحید کردبوو کە ئەمە دەستکەوتێکی گەورە بوو بۆ جمهوری ئیسلامی و ئەگەر شەڕی ئەمریکا و ئیسرائیل بەهانەیان نادەست کۆماری ئیسلامی کە جوڵانەوەی شۆڕژێڕانە پاشەکشە بکە وە سوورەتی خەباتی چینایەتی و سیاسی خەڵکی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامی بگۆڕێ بۆ مانەوە لە ژیانە بە بڕای من ئەگەر شەڕ ڕابوەستێ ئەم مەعادەلانە ئەچنەوە سەر شوێنی خۆیان یعنی چۆن یعنی ئەگەر ئاشتی بێ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران پێویستی بە دووبارە سازدانەوەی ئەی حاکمە هەیە بە شێوەیەک لە شێوەکان چکە ئێستا وەکو لە مقابلەی تریش ئەمە باسمانگە ئێستا کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی یعنی سوپای پاسداران یعنی ئەم نوعە لە حکوومەت ناخوا لەگەڵ نەزم و سەباتی حکوومەتێکی سەرمایهداری کە بتوانێت نەزمێکی قانونی نەزمێکی جێکەوتە و متعارف لە کۆمەلگا ئیدارە بکە و یعنی هەر کۆمەڵ جەماعەتێکی پاسدار ناتوانێت کۆمەلگایەکی 9 ملیۆنی ئیدارەکە بۆیە بێت دووبارە جێگا و ڕێگا و فۆنکسیۆنەکان و ئۆرگانەکانی خۆی ساز باتەوە بە ڕێگایکی قانونی خۆی ئەو بێ و ئەما بێتە جدەلێکی گەورە لە نێو ئیسلاح تەڵەبان لە نێو نەرێت خوازەکانە مەبەسمە سیرائی لەسەر چۆنیەتی مەسیری ئێران بەرەوکوێ بن چۆن لە نێو سەفی کولی بورژوازی هەتا بە ئۆپۆسیۆنێکەشەوە بەڵام بە دیاریکراوی لە نێو باڵەکانی هەیئەی حاکمان پێم وایە بە ئاگربەست دوایەوەی کە خەتەری جەنگ لەسەر ئێران کاڵە بێتەوە بۆ قەدەرەش کێشمەکێشی نێوان باڵەکان لەسەر مەسیری اقتصادی ئێران سیاست لە ئێران بەرەوکوێبران نەوعی نیزان جێگا و ڕێگای نیزامی سیاسی لە ئێران لە پەیوەند بە ئاڵوگۆڕە جیهانی و ناوچەیەکانەوە چی لێ دێ ئایدۆلۆژی ئیسلامیەکەی چی لێ دێ
چەندە حقوقی مەدەنی و ئەوە ڕعایا دەکات، چەندە سەرکوتگەریەکەی تونگەکاتەوە، ئەمانە هەمووی بێتە جێگای سوال. لە سەرێکی تریشەوە بە بڕای من بەڕەوینەوەی شەڕ لە سەر کۆمەلگای ئێران دووبارە شەپۆلی کێشمەکێشی چینایەتی لە بەرامبەر ڕژێمە سەر هەڵایاتەوە، چونکە جوڵانەوەی ژینای ئەمینی و پێشترەوەی کە لە ساڵەکانی ترە لە قاڵبی لەسەر مەسەلەی انتخابات لەسەر هەر مەسەلەیەک خەڵک هاتەوە جوڵانەوەی ڕوخانی ڕژێم وەکو بزوتنەوەیکی جەماوەری ڕیشەدار و چینایەتی و هەیە خەباتی کرێکاران مانگرتنەکان و هەوڵدان خودیەوەی کە لە بەرامبەر ئەم شەڕەدا پەرەگرتنی ڕوحێتی هاودڵی و هاوپشتیوانی یەکتری و فریاگوزاری کە لەم شەڕەیە لە نێو ڕیزەکانی ئەم جوڵانەوەی بۆ شێوەیە خۆینوان نیشانەدا کە ئەم جوڵانەوەی دێتەوە مەیدان، چونکە ئەو قەزەی ئازادی، مەسەلەی ژن، مەسەلەی اقتصادی ئێران و بێکاری و نەبوونیە لە شوێنی خۆی باقیە. شەڕ نامێنێ ئەم مەسەلانە خاتە نێو ڕیزبەندی ئەولەویاتی یەکەمەوە لە بەرامبەر خەباتی سیاسی و چیناتی بەرامبەر بە ڕژێمی ئێران. بۆ ئەم پێم وایە مەسیری کۆمەلگای ڕژێمی ئیسلامی ئێران حتا ئەو شوێنەی شەڕ لەسەری لاچێ بە بڕای من مەسەلەی پرسی شۆڕش، خەباتی شۆڕش جێرانە، هاتنە مەیدانی خەڵک بۆ وەلانانی ئەو ڕژێمە ئاسانترە بێتەوە و لە سەرێکی تریشەوە یعنی قەیرانی شۆڕش جێرانە قوڵترە بێتەوە بۆ معنایەشی کە کێشمەکێشی نێوان باڵەکانی کۆماری ئیسلامی لە جوابدانەوە لە هەم بە مەسەلە ناوچەیەکان و مەسەلەی جەنگ و هەم بە مەسەلەی اقتصاد و وەڵامدانەوە بە خەباتی سیاسی جەماوەری کە هەر دەورەیە خێگرێ ئەبێتە مەسەلەیە کە سەرنجام من پێم وایە خەڵک بەرەوەوا ڕواکە بە ڕێگایکی شۆڕژێرانە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل لی بگەڕن یەکلا بکاتەوە. ئەم جەنگە کاریگەری زۆر بۆ لەسەر ناوچەکەەوە لە کوردستان و عێراقیش یەکجار زۆرەوە، مەسەن لە کوردستان بە تایبەتی هێرشی درۆن و وشەکی زۆر بوون، فەڵای نائارامی، گرانی بەشێک لە پێداویستیەکان و هەندێک لە کەلوپەلەکان، لاوازبوونی خزمەتگوزاری وە بەهانەیەوەی کەیترەوە دەسەڵات باسی لە ئەوەی کرد کە جەنگ لە ئارادایە و لە هەموو ئەمانە زیاتر ئەو ترسوود لە ڕاوکێ و نەزانینی چارەر و سەبەرەوکوێ ئەڕوات لە فەزای نائارامیدا. ئاگربەستەکەم دۆخە ئەگۆڕێت خەڵکی کوردستان چۆن تەماشای ئەم ڕووداوانە بکەن و ئەکرێت چی بکەن؟ بە بڕای من دوای ئاگربەست کۆمەلگای کوردستان لەسەر یعنی دوو مەسەلە ئەبێتە تاوە زۆر مەسەلە دێتە هەرەوە، بەڵام بەرنەزەری من دووشت زۆر ئەسلیە دوای ئاگربەست و بەتایبەتی ئەگەرم دوانە ڕێکە و نیچیان موقعێتی چینی دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان، مەسەن ئەحزابی ناسیۆنالیست دەباتیەوەی کە یعنی یەکێتی و پارتی حکوومەتی هەرێم لە باتیەوەی کە سیاسەتێکی ڕاشکاوانە لە ئیدانەکردنی کولی جەنگ وەلەوەی کە بێت داوا بکە فەورەن ئەم شەڕە ڕابوەستێ و ئەمریکا و ئێران و ئەمانە لە هێز و فشار و بۆمبارانیان لەسەر خەڵکی کوردستان ڕاگرن، ئەمان هاتن چیان کرد ئەوەڵا لەسەر حساباتێکە ترامپ کردی کە باسمان کرد کە گوایە ئەمریکا بە بۆرد و ئیسرائیل و ئەمریکا بە بۆردومان لێ ئەدەن جمهوری ئیسلامی ڕوخێ و ئەمان هێزیان برد، ینی هاوکاری لانگرانی ناسیۆنالیستی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست برد و خۆیان ئامادەکرد و تەوقعیانەوە بوو کە کۆماری ئیسلامی ئەڕوخێ و هاوشێوەی حکوومەتێکی هەرێم لە ئێرانە دروست دەکەن. بەڵام هەر زوو معلوم بوو کە ئەمە سیاسەتێکی غەڵەتە، ئێران بەم هاشوژە و بەم لێدانە ناڕوخێلەوە زیاترە و ئەوە سەلما. دوای ئەوەش لەوەش زیاتر ئەو سیاسەتەی کە بوویان ئەو هێزان هاتن باسیێوان کرد کە ئێمە لانگری هیچ تەرەفێک نین لەم شەڕە، لە کاتێکا تۆ هێزەکان و قونسولیە و حتا دام و دەستگا جاسووریەکانی ئەمریکا لە پاڵتایە بە چەکی ئەو پارێزگاری، یعنی چۆن ئەین تۆ کەسێک لە نزیک ئاگرۆوێ پرشی بەرەکەوێ، پاشان هەر حکوومەتی هەرێم بوو کە خۆی چوو دەستی خسە ناو دەستی هەر ئەو دەستە و تاقم و گروپانەی کە لە ئینتیخاباتە دەنگی پێدان و شووی دەگەڵیانە کەوتیتە تەوافقەوە. یعنی چۆن ئێستا خۆت ئەتوانی نە ئەمیشیان بیت و نە ئەولوشان. کۆماری ئیسلامی ئێران حکوومەتێک نییە ئەم شتانە نەزانێ، ئەزانێ وەک چۆن ئەمریکا دەستگای جاسووسیە ئەوش هەیەی بەتایبەتی قۆنسولی هەیە
مەبەستم وایە ئەم سیاسەتە شکستی خواردووە بە بڕای من ئەم موقعی کۆمە ئەحزابی ناسیۆنالیستی هەرێمی کوردستان شکستی خواردووە و ئەگەر کۆماری ئیسلامی ئێران دەست و باڵا پیاکاتەوە من پێم وایە قەتعەن مناسەباتی خۆی وەکو جاران نامێنێ و لایەنگریەکەی زانێ بەتایبەتی لە کوردستانە خودی ئەم شەڕە هەم کۆمەلگای کوردستان بەتایبەتی هێزە سیاسیەکانی کرد بە دوو بەشەوە لایەنێک هەتا لە میدیاکانە پروپاگاند بۆ مانۆڕ و سەربازەکانی ئەمریکا و ئەوانیان وەکو فریشتەی نەجاتی خەڵکی ئێران ئەناسان لایەنێکی تریش ئەوە بوو کە تەئیدی کۆماری ئیسلامی ئێرانیان نەکرد کە با بە کۆماری ئیسلام هاوسنوورمانە دۆستمانە ئەبێ ڕعایەت بکەین من پێم وایە ئەم حوشتر دوولایی کە هەر جارەی قاچ بەم لای ڕاکە عاقبەت ملیەشتێ ناتوانێت ئیدارە بێت تۆ ئەگەر سیاسەتێکە دێت دژی شەڕی بڵێ دژی شەڕم ئەگینا تۆ لە باوەشی هێزی لایەنێکە ئەمنیەت پارێزی و پێرسونەڵەکانی لە خۆ بگری وە بە دۆستی کوردی بزانی معلومە لایانی دژبەر حملت دەیەکە ئەم پێم وایە ئەم ئەوزاع ئەوە نامێنێتەوە و یا تۆ بڕۆی ئەوانەی کە حملت پێەکەن و ڕۆکێت و درۆن دەکەنە سەر بڵی کاکامانە لە قانون دەرچوون لە قانون دەرچوون چییە؟ ئەوانە خۆیان بەشەکەن لە حکوومەتەکەی سوودانی و شیعەکان ئەوان وایان کردو شیعەکان ئەم کاراکەن یعنی چۆن تۆ توانی ئەمە پارێزی بەڕاستی چۆن ئەتوانی نیزامێک بەرقەرارکەی لە هەرێمەکەتە اقتصاد و سیاست و ژیانی ئارام و خزمەتگوزاری پێش هاوڵاتیەکان پارێزی لەسەرێکەوە بتێ هەم ئێران ڕازیکەی هەم چەکدارەکانی لانگری ئێران هەم شیعەکان و هەم ئەمریکا شتیوە ممکن نییە بۆیە بە بڕای من ئەم عادەلە هاوکێشەیە کە وەکو خۆیان ئەڵەن تڕەبەکەڵک دامەزراوە زۆرترەکەوێتە بەر هەڵوەشانەوە و حتا بە تایبەتی وەزی عێراق قابلی ئەوە نییە کە لە دوای ئەم شەڕ وا بە ئاسانی حکوومەت تەشکیل بن سەرۆک هەتا کە دروستیشکەن حکوومەتێکی پایدار نامێنێت چونکە ئێران ڕۆڵی ئەبێتەوە لە عێراقا هێزە میلیشایەکان کە ئەوە تا جەژنە گەڕن لە ئاگربەسەکەڵێن ئێمە سەرکەوتوین یعنی تۆ لەگەڵ ئەمانەیان نیزامێت دروستەکەیت و بناوی دیموکراسی و فیدرالیزمەوە معلومە ئاساوارەکانی دەبەرابەر بە بڕوای من کێشەکان ئاڕاتەوە سەر ئەوەی کە مەسلەی نەود مەسلەی موچە مەسلەی خزمەت هەموو ئەمانە یەنەوە سەرمێزی ئەوە کە بتوان شیعەکان جارێکتر دەسەڵاتی مرکزی خۆیان بەسەر کوردستانە زاڵکەن و ڕای کێشن بۆەوە لایەکی تریشی خەڵکەکەیە مەسلەی دووەمەوەیە کە خەڵک بەڕای من ئەبێ ئەوە تێبگا کە ئەم سیاسەتانی حکوومەتی هەرێم بەڵام مسیبەتێنێ بۆ سەری ئەوەی کە لە هیچ لایەگنین ناخوا هەر بە تایبەتی ئەم شەڕەکە ئاسەوارەکانی جەنگ لەسەر داسەپانی گرانی و نائەمنی و داخستنی فڕۆکەخانە و ئەم شتانە بێ خەیان بگیرێ لەسەر داخستنی مەکتەب ئەوە هەموو مەکتەبیان کرد بۆ ئۆنلاین ئەوە ناکرێ ئەبێ خەڵک بێتە مەیدان و هەوڵ بە ریزی خۆی لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی جیاکاتەوە ئەوانە بێوەکو بەشێک لە بزوتنەوەی جیهانی بۆ ڕاگرتنی بێقەید و شەرتی ئەم شەڕە بێنە مەیدانەوە و تاو شوێنەیەگە شەڕە ئەگە شەڕیش نییە نابێ ڕێبن دەسەڵاتداران ئاساوارەکانی جەنگ کە گرانی و بێکاری و نەبوونی مەعاشە بەسەر ئەوانە بشکێتەوە دەبێت دەستە و کۆڕ و کۆمەڵەکان پێ بنێنە مەیدانەوە دیفاع لە ژیان و ئەمنیەت و ئاسایش و خۆشگوزەرانی خۆیان بێن و ئەبێ هاوکاری و دەستی هاوکاری و کۆمەک و یەکگرتووی خەباتیان یەکخەن کۆڕ و کۆمەڵەکان لە دەوری یەک منشور کە بتوانانی ئیداری کۆمەلگا لەلایەن نێرانی خەڵک خۆیانەوە بێ هەرەمە ڕێگاکەیەتی و هەوڵ بن گرە لە توانای هێزی خۆیان ببینەوە گرە لە دەسەڵات بەرنەوە ئەگەر نا ئەم سیناریۆ هەر بەردەوام بێ دەبنە قوربانی سیاسەتێکە 30 ساڵ ئەحزابی ناسیۆنالیستی کورد لەژێر ناوی کوردایەتیە بە خەڵکی فرۆشتووە و ئاکامەکەوەیە کە نەیتوانی کارەبا نەیتوانی موچە نەیتوانی هەتا بێکاری خکە گەنجە ناچار نەبێت ڕاکات هەڵبێ بۆ هەندەران ئەمانە دابینکەن بۆ خەڵک و ئێستا لەژێر ناوی دۆستایەتی ئەمریکا و ئیسرائیل و تورکیا و ئێران و ئەمانە خەڵکیان لە وەسەتی جێژاوێکە ڕاگرتووە
کە ڕێگاکەی هەروەیەکە بێ خەڵک خۆی بێتە مەیدان و بە تایبەتی لە ریزی لە ژێر سایی ئەحزابی سیاسی پێشڕە و داخۆچیکار لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە پێشیانەوە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ڕاوەسن و پێکەوە بتوانین هاوکێشەی هێز بۆ گۆڕانکاریی ڕیشەی لە کوردستانە بەدیبێنین. بەر لەوەی کۆتایی پێبێنین دوو سەرنج بێنمە سەر شاشەکە و ئەگەر ئێوە قسەیەکتان بوو لەسەری بە کورتی تاوتێ بکەین. سەرنج یەکەمیان ئەوەیە بەگشتی کە لە شەڕدا هیچ لایەک براوە نابێت و باجە قورسەکەی خەڵکی دەیدات. سەرنجی دومیشیان ئەوەیە کە ئەم ئاگر بەستە خەونی ناسیۆنالیستەکانی لە گۆڕنا بەو هۆیەوەی کە چاوەڕوانی ئەوە بوون بەشەکێکیان بەرکەوێت لە کوردستانی ئێراندا. ئەگەر قسێکتان لەسەر ئەم دوو سەرنجە هەبێت فەرمون بە کورتی. بەڵێ تاوان لەسەرەوە وابزانام قسەمان کردمان ئەم شەڕە زەرمەندەکەی خەڵکە بۆ مانە ئەو دوو تەرەفەی تر کە دوولانەی کە شەڕن ئەو سێ دەوڵەتە کە دوو تەرەفی شەڕیان درستە ئەوانە توانیان کۆمەلگا بەشەری منتیقەکە لوبنان، عێراق، وڵاتانی عەرەبی کەندا و ئێران ڕاکێشن بۆ ئەو کاولکاریە بە بڕای من پێویست ناکا بۆ بگەڕین جوابیەوە بینەوە ئێران سەرکەوتووە یا ئەمریکا. بە بڕای من هەردووچیان لە بەرامبەر خەڵکا سەرکەوتوون. باخەکەشی بەحسمانکە کە نامێت شمۆ سەری لەسەرەوەی کە ئەوە ڕاستە کە ئەم ئاگربەستە ئەو مۆرەی لێدا کە سیاسەتی خۆگرێدانەوە بە ئەمریکا ئەوەی کە تۆ ئەحزابی ناسیۆنالیستی کورد بە پشتبەستن بەهێزی دەرەکی یا بە ژێرپێنانی پرەنسیپە ئینسانیەکان بەوەی کە کۆمەلگای ئێران کاول بکرێتەوە بە مافی خۆت بگەی ئەمە ئەو سیاسەتە فەشەلی هێنا بە بڕای من ئەوانەی کە لایەنگری شەڕیان کرد و ئەوانەی کە تەئیدی ئەمریکایان کرد و لە کەنار ئەوە ڕاوەستان کۆمەلگای بەشەری کۆمەلگای ئێران و خەڵکی ئازادی خوازی کوردستان پەنجەی تاوانکاری پەنجەی شەراکەت لە تاوانەکانی ترامپ و ناتانیاهۆ کە بەرامبەر بە خەڵکی فەلەستین، لوبنان، عێراق، ئێران کردیان پەنجە بۆ ئەوانیش ڕایکێشێ. پێم وایە بەڵام ئەمە نابێ بکاتەوەی کە نابێ هێزی ناسیۆنالیزم بەکەم بگیرێ. ناسیۆنالیزم وەک بیکرۆبێک وایە لە هەر هەلوو مەرجەکاتوانێ سەر هەڵبا و گەشە بێ و خەڵک تەوهم کا و ڕایکێشێتە ژێر ئامانجەکانی بەشێک و باڵێک لە باڵەکانی بورژوازی و ئەو سیاسەتە درێژە پێ بە کە 30 ساڵە لە کوردستانە هەیە. هیوادارم خەڵک بە هوشیاریەوە لە ڕووداوەکان بڕوانن و هەوڵ بدەن ریزی خۆیان لە دەسەڵات و ئەحزابی بورژوازی بە ناسیۆنالیستی بە ئیسلامی بە هەر کەسێک کە بە دیفاع لە مانەوەی شەڕ و میلیتاریستی و کوشتار بەمانەوەی ئەم دەسەڵاتاکە جیاکەنەوە ریزی خۆیان بێنە مەیدان لە دەوری داخوازی و لە دەوری ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی. تەنها ئەم هێزە ئینسانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەتی خەڵکی کوردستان مەسیری کرێکار و زەحمەتکێژن لاوی هەمان ئەو مەسیرێکە لاوان و ژنان و کرێکاران لە ئێران هەیەە لە فەلەستین هەیەە لە وڵاتانی عەرەبی هەیەە ئەبێ ئەم بەرەیەکە ڕۆژانە هێزی ملیۆنی خۆی بەرامبەر بە جەنگ و میلیتاریزم و دەسەڵاتی حکوومەتەکان دێنێتە مەیدان. ئەمە ئەبێ سەرپێ بکەوێ و دەست بەرێ بۆ ڕێبازی شۆڕژێرانەی خۆی بۆ پێکێنانی ئاڵوگۆڕ لە ژیانی خۆی و لە ناوچەکەدا. خەسرەوسایە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سوپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سوپاس بۆ ئێوە ماندوو نەبن. عزیزان سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون و بە تێبینیەکانتان بەشداریتان کرد. لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێک خۆش بۆ هەولایەک و هەشاد بسەر.